بنای خی گەورە میهرەبان ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی کار و ساڵەکیەکانماندا بە هاوکاری بەرنامەی بەخشین و سینگەی خەلیفان بە هاوکاری خێرخوازە بە ڕێزەکانەوە ئەمڕۆ هەستاوین بە دابینکردنی سونەتی قوربانی بەسەر خەرچی فەقیر و هەژار. سەر ئاژەڵەکانمان بریتی بوون لە 37 سەر ئاژەڵ کە ئەکاتن گۆشتەکە ئەکاتن 886 کیلۆ بەسە 443 ماڵی خەلیفان و دەوروبەری دابەشکرا. لێرەوە دەستخۆشی لە تەواوی خێرخوازانەکەین، خی گەورە پاداشتیان دەتەوە. سپاسی خی بەروەردگارمان دەکەین لەسەر نیعمەتی ئیمان و ئیسلام و هەروەها ئەو مناسبە گەورە و خۆش و جوانەیە کە مناسبەی جەژنی قوربانی پیرۆزە، گەرمترین و جوانترین پیرۆزبایی لە هەموو مسلمانانی جیهانەکەن، بە تایبەتی ملەتی کوردی مسلمانی مەزلوم لە سەرانسەری دنیادا. و سپاسی خی گەورە ئەکەین لە ناو کۆمەڵێکی مسلمان لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کە هەستاینە بە دابەشکردنی گۆشتی خێری قوربانی. دەستخۆشی لە برانی بەرز و خۆشەویست ئەەکەین و ئومێدەوارین لەو جێگیانێک کە غەسب و غەدر و ڕزقی خەڵک ئەبردرێ چاو لەو جێگیانە بکەین کەوا چش دابەشت ئەکرێ. فەرقی گەلێک زۆرە. خی گەورە فەرمێ ئەفەنەجعل المسلمین کالمجرمین، ئایا مسلمان و نامسلمان، مسلمان و تاوانبار و چیەکە نەخێر و چیەکنی هەر کەسێک عەقڵ و شعور و ویجدانی ئیش بکات، ئینسانی باش و ئینسانی خراپ لێک جودا ئەکاتەوە. ئومێدەوارین ئەمسالی ئەم زۆرە بەخشینانە ئەم ئینسانانەی کە خۆمان دیەکەن جوهد ئەکەن لە پێناوی خی گەورە بە ڕزقی حەرار بەخشینێکی لەبەر خوا ئەکەن، خی گەورە مۆفەقیان بکات، سەرکەوتویان بکات لە دینە و لە قیامەت.